بەیانیەکی زووی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە لە سلێمانی. هاوڵاتیان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن ڕوو لە مزگەوتەکان دەکەن. لە بڵندگۆی مزگەوتەکانەوە دەنگی تەکبیرات بەرز دەبێت. ئەوانەی لێران بۆ ئەنجامدانی سونەتی نوێژی جەژن هاتوون. ئەم سونەتە بە جەماعەت ئەنجام دەدرێت و دوای نوێژەکەش مامۆستای مزگەوتەکە وتارێکی کورت پێشکەش دەکات و دوا بە دوای ئەوەش جەژنە پیرۆزە و گەردەن ئازادی لە یەکدی دەکەن. لە جەژنی قوربانە کۆمەڵایەتی و کەسایەتی بەسەرکەنەوانێ گردنی یەکتری ئازادکردنەوەی عاجزە لە یەکتری بچێتە لای یەک، ئەوەی کە دڵی لە یەکێک کێشاوە بچێت ئاشتی بکاتەوانێ گردن ئازادی لێ بکەن و ماڵەکان گەڕن یەکتری بەسەرکەنەوانێ و ئەوەی کە تواناشی قوربانی بکات. دوعاکەین هەر هەمووان دەستمان بۆ باڵا کە خی پەروەردگار سەرکەوتنیان پێ بەخشێ. بەداخەوە هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەخت و دژواری ئابووریا تێپەڕێ. لەم قۆناغەیە کە کێشێکی سەختی توش هاتووە ئەوش نەبوونی موچەیە، ئەبوایە حکوومەتی هەرێم هەرچۆنێ وایە موچێکی دابش بکردایە، بازاڕەکان پیانەوە دیارە و دڵ و دەرونی خەڵکی پیانەوە دیارە، جل و پۆشاکی مناڵەکان پیانەوە دیارە و پێشم وایە لە چاو ساڵانی ڕابردوو ڕێژەی قوربانی زۆر کەمتر ئەبێ. مێدمان وایە کە ئەمە دوا قۆناغ بێ و حکوومەتی هەرێم ئاورێکی خێرباتەوە لەو خەڵکا کە بتوانێت گرفتە ئابوووریەکانیان چارەسەرکە. یعنی کە تۆ ئیتە ئێرە ئیتە دڵت سافە بێ لەگەڵ براکەتە، لەوە پێشەگەر شتێکی هەبوو بێ لە دڵتا کە دیتە ئێرە ئیتر تۆ هیچ لە دڵا نامێنێت کە ئەو تەوقەیەتان کرد کە ئەو ماچتان کرد. بناس یعنی بزەوت لە مزگەوتە ئێمە ئەلحەمدوللا ئەم شتە هەر زۆر چاکە شکر لەخوا بزابێ، کەس ڕقی لە کەس نییە، کەس لەگەڵێکە مەسەڵەن دڵی عاجز نییە. ئەلحەمدوللا. جەژنی ئەم ساڵ بەهۆی نەبوونی موچەوە دۆخێکی ناهەمواری دروست کردووە. مامۆستایانی ئاینی دەڵێن ئەوانەی قوربانی ئەنجام دەدەن دەبێت چاویان لە کەسانی کەم دەرامەت بێت و لە پاڵەوەشدا دوعا و پاڕانەوە نساب و غەزا لەبیر نەکرێت. ڕووداوێکە لەم سەردەما ڕووداوی ئەوەنە ناخۆش و ناڕەحەت و سەخت نییە. ئێمە ینی خەڵکە ئەوروپیەکە کە موسڵمانین هەمویان بەڕاستی ناڕەزایی دەرەبڕن، ئیستینکارەکەن لە هەموو ئاستەکانە، لە زانکۆکانە، لە پەرلەمانەکانە، لە ناوەندە ڕۆشنبیریە و ئیعلامیەکانە، بەڵام بەداخەوە لە عالەمی ئیسلامی و لە جیهانی ئیسلامە بەڕاستی بە مستەوای حەدەسە گەورە ڕووداوە گەورە و ناخۆشەکە هەڵوێستەکان لاواز و زەعیفە. هەرچەند قوربانی بۆ هەموو کەس ئەشێ بیدەیتێ، بەڵام بەڕاستی هەتا خەڵکێکی مستحقتر بێ زیاتر جێگە ئەگرێ، زیاتر ئەجری هەیە، زیاتر پاداش، ینی هەم قوربانی هەم ینی هاوکاریکی ئەو خێزان و کەسە فەقیر و هەژار و کەم دەرامەتانەیە کە بەڕاستی حیکمەت لە ئەسڵی قوربانیکردن ئەوەیە. لە دوای گەردەن ئازادی لە یەکدی هاوڵاتیان دەچنەوە ماڵەکانیان، دواتریش سەردانیکردنی یەکدی و بەجێهێنانی سیلەی ڕەحم. دوای ئەوەش ئەوەی توانای هەبێت قوربانی ئەنجام دەدات. ئەم سنەکەش تا 4ەم ڕۆژی جەژن بەردەوامی دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.